هێزەکانی عێراقی لە درێژەی شەڕ لە دژی میلیتانەکانی داعش لە باشووری مووسڵ ڕۆژی یەکشەمە توانیان چەندین گوند کە بۆ ماوەی 2 ساڵان لە دەستی داعشدا بوو ئازاد بکەن و خەڵکیش ڕزگار بکەن. بعد سيطرة عصابات داعش الإرهابية پاشەوەی چەکدارەکانی داعش باشووری مووسڵیان داگیر کرد لە پاشاندا بەڕێوەبەرەتی باڵا فەرمانیدا ئەو شوێنانە بگرنەوە بڕیاریاندا کە لە جوحولا و دووگوندی تری دەوروبەری لە دژی میلیتانەکان شەڕ بکەن. هێندێک کەسی وەگەوژنە کە سەر و ماڵیان لەدازداوە بە ئازادکردنی گوندەکەی و گەڕانەوەی بۆ سەرماڵی خۆشحاڵن. هیوادارم خوابتان پارێزێت و لە سەرکەوتن بەسەر دوژمندا یارمەتیتان بدات بەخێر بێن بۆ ئێرە کە ئێمەتان ئازاد کرد. سپاس ئەوە گریانی خۆشحاڵیە. ئەو دەبێتە 2 ساڵ کە بەرازەکانی داعش پول و بنەماڵە و خان و هەر شتێکیان لێ ساندم. هەروەها لە هەرێمی کوردستان بە مەبەستی گرتنەوەی چەند گوند لە بەشی خۆرهەڵاتی مووسڵ پلانی هێرشێکیان بۆ سەر داعش دانا. هەڵبەت لە سەرەتادا داعش شەویستی لە ڕێگای ئۆتۆمبیلی بۆمب کرا و پێش بە پێشڕەوێکە بگرێت، بەڵام هێزی پێشمەرگە بەرپەرچی هێرشی داعشی داوە. ئەوە گوندی وەردە کە منطقە تقریبا کەفتە ڕەخی گوێرە ئەمە مە هەجوومێکی ئەفریقا سپێدا الحەمدلله هەجوومە بسڵۆمەتی و پێشکەتی حتۆنێکە بەس سێنتی حۆری هۆتنەمە دەستخۆشی پێشمەرگەیت کیم ڕێگۆ میلیۆن و دپاقۆندن ئەوە هەنێ گەهشتەمە فۆردەکۆ تێنتیکیری بی هەمی تێنتیبی هۆتۆ بڕەخێ مدارعەکۆمە بە پاقی بەێ خۆشبەختانە بە چه زیۆنی دیۆنی نەبین و الحەمدلله بچێکێ هەمەرتێک چوەکی چه مشکلت مازن نەرینە. فەرماندەیەکی هێزی پێشمەرگە گرنگجی و چالاکیە بۆ پەیامدێری دەنگی ئەمریکا کاوە عومەر ئەوە ڕوون دەکاتەوە. گرنگجی ئەو ئۆپەراسیۆنەی دەگەینە ڕێگای مووسڵ گوێر دەکەوتە بەردەستی ئێمە ڕێگایشی سەرەتچیە لادا هاتوو بۆ ڕزگارکردنی شاری مووسڵ بۆ پێشڕەوی قوواتەکان لەو ڕێگای. گرنگجی دووەمی تەمینکردنی گوێڕی لا تیرۆرستان لەبەرەوەی گوێر نزیکە لە پایتەختی هەرێمی کوردستان لە هەولێر الحەمدلله ئۆپەراسیۆنەکە بەسەرکەوتووی. ئاژانسی پەناوخوازی نەتەوەی گرتوەکانم حوتووە گوتی کە زیاتر لە 100,000 کەس ئاوارە بوونە لە دەمێکدا هێزەکانی عێراق هەریمەکەیان پاک کردوتەوە و پێشەوەی هەڵمەتی ئازادکردنی مووسڵ دەست پێ بکەن. سەلاحی پیرۆتی دەنگی ئەمریکا.